بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برزان خوشويستانم كتابي نازداري الذريعة إلى مكارم الشريعة زانای پایبرز ڕاغیبی ئەسفەهانی نووسیوێتی لە دوای ئەوەی باسی بۆ کردین کە هەدەف لە دروستبوونی ئینسان لەسەر زەویە یا عیبادەتی ڕەب العالەمینە یا تعمیری سەر زەویە یان خلافەت و جێنشینی خوایە لەسەر زەویە. لە پەڕ 86 بابەتێکی نوێمان بۆ ئەکاتەوە. أفرمي كون طهارة النفس شرطا في صحة خلافة الله تعالى وكمال عبادته. پاکیەتی دەروون شەرتە بۆ دروستێتی ئەوەی کە ئینسان بێتە خەلیفەی خوا لەسەر زەویە و بۆ ئەوەی تەواوی عوبودیەتی خوا بکە لەسەر زەویە. واتە بە مەرج گیراوە ئینسان نەفسی پاک بێ ئینجا عیبادەتەکانی قبوڵ ئەبێ، نەفسی پاک بێ ئینجا ئەبێتە خەلیفەی خوا لەسەر زەویە. أفرمي لا يصلح لخلافة الله تعالى ولا يكمل لعبادته وعمارة أرضه إلا من كان طاهر النفس. هیچ کەسێک صالح نییە بۆ ئەوەی خەلیفەی خوا بێ لەسەر زەویە و عیبادەتەکانی بە کامڵی نەکردووە، عیمارەتی زەوی خوای نەکردووە ئیلا مەگەر کەسێک نەفسی زۆر پاک بێ قەد ئوزیلە ڕجسەه وەنەجیسەه، پیسیەکەی و چڵکەکەی نەفسی خۆی هەموو لابردبێ، واتە تەسکیە و تەربیەکی جوانی نەفسی خۆی کردبێ. ئەفەرمێ نەفسی ئینسان نەجاسەتێکی هەیە، هەر چۆن لاشەی پیس ئەبێ و چڵکن ئەبێ نەفسیشی بە هەمان چەشن. بەڵام نەجاسەتی بەدەن بە چاوەکان ئەبێنرێ، بەڵام نەجاسەتی نەفسی ئینسان دەرکی پێ ناکرێ ئیلا بەسیرەت نەبێ، بێ دڵی ڕۆشن بێ کەسێک. دڵی ڕۆشن بێ ئینجا ئەتوانێ پیسیەکانی نەفسی خۆی ببینێ. خوا جل جلاله لە قورئانە سێ وشەی بەکار هێناوە کە لێرە ئەم ئەیکاتە دەلیل لەسەر بەشە معنەویەکەی ئینسان کە پیس ئەبێ. وشەی نەجەسی بەکار هێناوە، وشەی ڕجسی بەکار هێناوە بە زال ڕجز لەگەڵ ڕجس بەسین. ئەفەرمێ ئەم سێ وشەی لە قورئانە لە ئاەتە پیرۆزەکانە کە هاتووە دەلائیلی هەیە. یەکەمیان ئەفەرمێ ئینەمە المشرکون نەجەسون. خۆ باسی ظاهر ناکا بەڵام مشرکان لە دەرەوە پیسە لاشیان نا، باسی معنایانەکە، باسی نەفسیانەکە. خۆی ئەم سێ وشەی لە کوردیە لەوە چێ بە هەرسێکیان بڵێن پیس، بەس لە عەرەبیە جیاوازیان هەیە. ئەگەر شتێکی پیس بۆنی بێ پێوتە ریجس، یعنی بۆگەنیشی کردبێ پێوتە ریجس بە سین، واتە هەم پیسە هەم بۆنی کردو. ئەگەر شتێک دڵی تێکدای لەگەڵەوە پیسە دڵی تێکدای پێوترێ نەجەس. واتە نەجەس شتێکە کە پیسە ئەوی تری شەر پیسە، بەڵام ئەمەیان دڵت تێکەدا ناوی لێ ئەنێن نەجەس. ئەگەر هات و بۆنی هات پێ ئەڵێن ڕجس. بەڵام ڕجز خۆی ڕجز لە ئەسڵە ئەرسانەکەم دواتر کە بە معنای پیسی نایە، بەڵام لەبەرەوەی نەتیجەی پیسی عەذابە، عەذابێکی بە شدەتە، چونکە ڕجز بە معنای عەذاب دێ. بۆیە ئەفەرمێ عینەن ئەویش بە معنای ڕجز دێ بە ئیعتیباری ئەوەی کە ئەو پیسیە لە نەتیجە ئەبێتە مایە عەذاب و عیقاب. دەی خوا جەل جەلاله کاتێکە ئەفەرمێ ئینەمە المشرکون نەجەسون کە شتێکی قێزراوی پیسن، مەبەس ئەوە نییە ظاهریان ناوەڵە جاری وایە کەسێکی مشریک زۆر پاک و تەمیزە لە دەرەوەی، ئەوە ناوەیەتی کە پیسە، ئەوە دەرونیەتی کە پیسە. وەڕجزە فەهجوڕ. خوای گەورە لە قورئانە کە باسی ڕجز ئەکا مفەسرین ئەفەرمون ئەو ڕجزە بە معنای بتپەرستیەت، یعنی لە بتپەرستی وەهجوڕ خۆ دوور خەرەوە ئەی پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم. ئەڵێن بۆچی ڕجزی بەکار هێناوە؟ طبعا ئەگەر ڕجز دیقەت بدرێ ئەسڵەکەی بە عەذابی شەدید ئەوترێ، بە ئیضطرابات ئەوترێ. أفرمي عذاب من رجس أليم لآتك إنا منزلون على أهل هذه القرية رجزا من السماء، يعني ويذهب عنكم رجز الشيطان. أما نهر همي أمو شي رجزانك القرآن آياتك راو جيم الزايا نكسين هميان بمعنى عذاب، بمعنى عاقبة عذاب. دي أفرمي حتى وثنية بوشي، يعني أليرا والرجز فهجر
خۆ بە معنای ئەوەیە لە بتپەرستی خۆت بپارێزە ئەڵێ چونکە نەتیجەی بتپەرستی بریتە لە عەذابی بە شیددەت بۆیە بە ڕوجس هێناوێتی کەوابوو ئەمری پێکردووە کە خۆت بپارێزە لە پیسە ناخانیەکانی ئینسان کە بریتە لە ئەوثان و عیبادەتی غەیری خوا جەل جەلاله یا ئەفەرمێ كذلك يجعل الله الرجس على الذين لا يؤمنون خوای گەورە پیسێکی بۆنداری خسوەتە سەر ئەو کەسانێک کە ئیمانیان نییە مەبەست زاهیری لاشیان نییە مەبەست باتینیان هەموو ئەم ئاەتانە دەلیلن لەسەر ئەوەی کە ممکنە ئینسان نەفسی پیس ببێ نەفسی بۆگەر ببێ نەفسی قێزەون ببێ ئەشکرێ چارەسەری کە پاکی کاتە تەسکیەی کات تەربیەی کات چونکە هەتا تەربیەی ناوەوە نەکەی بە کەڵکی خلافەتی خوا نایی لەسەر زەویە بۆچی ئینسان هەتاوەکو نەفسی پاک نەبێ بۆچی بۆ خلافەتی خوا ناشێ چونکە خلافەتی خوا جەل جەلاله بریتە لە ئیقتیداکردن و شوێن کەوتن بە ئەندازی تاقەی بەشەری بۆ ئەفعالی ئیلاهی هەموو شتەکانە طبعا جارێک عەرزم کردن کە خوا جەل جەلاله کۆمەڵە صفاتی هەیە پێوەتە صفەتی جەماڵ کۆمەڵە صفاتی هەیە پێوەتە صفەتی جەلال صفەتی جەمال ئینسان لە خۆیان بەدەست ئەهێنێ بۆ نمونە خوای گەورەیەکی لە صفاتەکانی الرحمانە تۆ چی صفەتی ڕەحم لە خۆتا بەدەست ئەهێنی الرەئوفە چی صفەتی ڕەفەت لە خۆتا جێبەجێ ئەکەی بە صفەتی جەلال لە چی عەکسەکەی ئەکەی بۆ نمونەیەکی لە صفاتەکانی خوا المتەکەبر تۆ ناڵێ وەڵا صفەتی خوای وەڵام ژێ متەکەبر چی عەکسەکەیکی التەواضع لە صفەتی جەلالە عەکسەکەت جێبەجێ ئەکەی لە صفەتی جەمالە ڕێک خودی صفەتەکە جێبەجێ ئەکەی هەموو ئەسماء و صفاتی خوا ئەبنە دوو بەش یا جەلالە یا جەمال ئەگەر جەمالە لە خۆتا جێبەجێ کە ئەگەر جەلالە عەکسەکەی جێبەجێ بۆیە ئەفەرمێ بۆچی تۆ بە کەڵکی ئەوە نایە ئیلا ئەبێ نەفسێ پاک بێ اینجا خەلیفەی خۆی ئاخر تۆ کردەوەکانی خوا ئەفعالی خوا صفاتی خوا لە خۆتا جێبەجێ ئەکەی عەبد کە ئەبیتە خەلیفەی خوا لەسەر زەویە دەی ئەبێ ئەم صفەتانە لە کەسێکەوە دەرچێت کە طاهر النەفس بێ دەرونی زۆر زۆر پاک بێ هەر کەسێک دەرونی پاک نەبێ ئەو کاتە قەت قسەی پاک نابێ کردەوەی پاک نابێ چونکە بۆ ئەوەی کە لە ناخە هەیە عەرەب قسەیەکیان هەیە ئەڵێ كل إناء بالذي فيه ينضح هەموو دۆڵچەیەک چی تیابێ ئەوەی لێ ئەڕژێ لەوە ئەچێ من پەرداخێکم هەبێ چای تیابێ ئێکە ئەڕژێم چای لێ ئەڕژێ کە بۆ خودی خۆی چییە ئەو شتەی لێ دەرەچێ ئەگەر تاهیر بێ قسەی تاهیری لێ دەرەچێ کردەوەی تاهیری لێ دەرەچێ ئەگەر پیسیش بێ شتی پیسی لێ دەرەچێ ئەفەرمێ ئاگات لێبێ هیچ میسکێک نییە کە تێکچوو بێ ئیلا بۆنەکەشی تێکچووە طبعا میسک لە ناو بۆنەکانە مەشهورە بۆی کە لە خوێنی ئاسک شوێنێکی تایبەت لە ناو ئاسکە خوێنەکە کۆ ئەبێتەوە ئەبێتە میسک ئەڵەن ئەگەر هاتوو ئەم شوێنە خۆی تێکچوو میسکەکە تێکچوو بۆنەکەش یەکسەر ئەگۆڕێ زۆر یەکسەر تەئسیرەکە لەسەری ئەمە مەسەلێکی عەرەبیە ئەڵە دەی چۆن ئەگەر هاتوو میسکەکە پیس بوو بۆنەکەشی پیسە ئەگەر ناخی کەسەکەش پیس بوو ئەو شتانەشی کە دەری ئەخا کردەوەکانی هەموو پیس و ناشرین دەرەچێت بۆیە فەرمویانە من طابت نفسه طاب عمله بەخوا هەر کەسێ ناوەی پاک بێ کردەوەکانشی جوان ئەبێ هەر کەسێ ناوەی پیس بێ کردەوەکانشی ناشرین ئەبێ خۆشەویست فەرموویەتی صلی الله عليه وآله وسلم المؤمن أطيب من عمله ئیماندار زۆر زۆر پاکتر و خاوێنترە لە کردەوەکانی ئەو کردەوە جوانانە ئیماندار ئەبینی هی ناخێتی ناخی لەوە پاکترە کافریش ئەخبەث من عمله کردەوە خراپەکانی کە ئەبینی ناخی پیسترە لە کردەوەکانی ئاەتێکی پیرۆزمان هەیە مفەسیرین سێ ڕەئیان هەیە لەسەری هەمومان بیستومانە الخبيثات للخبيثين والخبيثون للخبيثات والطيبات للطيبين والطيبون للطيبات طبعا هما يسأل لذهن معناه أو آفرتي كبيسة أدريبو بياوي كبيسة أو بياوي كبيسة أدريبو أو يشكل لتفسيرك طبعا هندق لمفسرين أفرون أو مسألة باسي الزواج هاتون الخبيثات لبروي مؤنثة الخبيثين مؤنثة جمع مؤنثة الخبيثين جمع مذكرة وتوانا كوابو آفرة بيسة كان وبياوي بيسة كان دي إما لواقع سيرة كان وهانية جاري آفرتي كي زور طاهرة باك هي كسي خراب يا بعكسه لقصة بيغمبران عليه الصلاة والسلام هي أبيني آسيا فرعون كي بيس الخبيث بلان طيبة كي لبران بري يان
بابلن امرأة لوط پیاوێکی زۆر طیب سێرەکەی ئیمرأەتێکی خەبیث سێری ئەمە ئەەکەی سێرەکەی ئەم جۆرە تەفسیرە زۆرێک لە مفەسرین ئەو ڕەئیان هەبووە ووتیان ئەوە قۆناغێک بووە لە قۆناغەکان کە دوایی هەڵوەشاوەتەوە ئەم ئاەتە چونکە تەفسیرەکە تەوجیه نەکراوە بە تەواوی بەڵام کە سێری قسەی ئیبن عەباسەکەی ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ ئەفەرمێ ئەم باسە باسی ئەوە نییە الخبيثات يعني الكلمات الخبيثات كلماتي بيس هي كسا بيسكان وكسا بيسكانش كلماتي بيسيان لدرجة وبهمان شواز كسي باك كلمة باكي لدرجة كوابو ناواخن دليل لسر زمانيتو اگر هاتو ناو بيز بو زمانكش بيز ابي ناو باك بو زمانكش باك ابي هندي كتير فرموها لمفسرين يقول ابن مسعود وهندي كتير الصحابة الكرام فرموها نأبس باسي قصنية باسي كردوشة يعني الأعمال الخبيثات والأقوال الخبيثات بوكيه للرجل يا الرجال الخبيثين كردوشو قصش هردوكي كبيسة بو أو كسانية كوا بيسن وأجر باكيج وأو كسانية كباك أم آية بيروزيتر زياتر بمارون كاتوا أفرمي والبلد الطيب يخرج نباته بإذن ربه أجر زويكي زور شاكت هبي جوان كيلاوتا زويك بقوة زور شاكا كتويق أخيتنا وأم زوية وزور أميدك أما صوص بي وقورة بي وقشكا چونك أو تربي أو قليك تيات دانا أو بلديك تيات دانا زور طيب وباك أي أجر هاتو بربو للشخال وشبرزي زور بالزحمة أو أتوانا بتاقية نكد بمعنى عسر دي يعني لزمان عربي اشتك زور ناراحت بي الله نكد بي يعني أجر هاتو زويكت باك وبختو جوان نبي لا يخرج إلا نكدا زور بالزحمة درأتشي أجرنا درناتشي كوابو والبلد الطيب أو كسيك دلو دروني طيب باكا يخرج نباته بإذن الله أو كلماته أو كردواني هموي بإذن خوشتي جوان لزمان واني يتدرب بلام أو كسي والذي خبث كدروني بيسا لا يخرج إلا نكدا زار بالزحمة تشتيكي باشي اللي يتدرب ما قال لي يتدرب طبعا أجر تشبيه نبي تشبيه أجر كسي أجر رزيل بي أم كسر رزيل بي بلي ورا ببخشة زور بالزحمة أتواني دسكا بيجير فانيا وببخشة زور زحمة زور قرص لسر ضلي لا يخرج إلا نكدا بالزحمة بوشونك ضلي طيبني بس أو كسيك ضلي طيبة في الله ببخشة بابو أو بري خوشويستي وأبخشة بويا بخشينا زور كات قلبي طيب وغير طيب درك باك ونا باك درك أفرمي أولئك الذين امتحن الله قلوبهم للتقوى كل أودلاني تاقي كردوتو آية تقوى تيا جيجير بويانا كليرا جيجير وإثر كردو كان خويان بأساي أرون كابو بيويستا ناو باكيتو هتاوكو زمانة باك بي ناو باكيتو هتاوكو كردوات باك بيغمري خواه صلى الله عليه وآله وسلم لفرما يشتشيرين كأفرما إنما الحلم بالتحلم إنسان بشي أبي تحليم زور أكال أخوي أبي وات كرد بي بزور ناوي خود كرد بي تحليم إنجا حلمي تو درك إنجا تو أبي تكسيك حليم ولا سرخو هيمن هي ناوي تدرك ألان أجر إنسان لجنجي أخوي بروردنك لبيري عيبكاني درك تصورك لو أتي حبي بابلين مال لدل إنسان أبي لجنجي زور بيوي درناك وحبي مالك لبيري سيرك تشرويك درك بو چونك إيتر درقنا خوي بشارته يان مثلا بجنجي دزي كردو خوي بيو كنترول نكراو دو هي لبيريا كدزيك نزان بك أجيري باشا كشف به درك وهكذا إنسان كاتك لحياتي خويا أجر ناوي طاو باق نكرد بيتوا بكلشي أونا خلافتي خوا بكلا سرزويا بكلشي أونا بيت أوقت وجوري بيا مكاني خوا ورقري فرمايشتي كي بيغمري خوا هيا صلى الله عليه وآله وسلم راغب أصفهاني تفسير
ئەگەر ماڵە سەگی تیا و مەلائیکە ناچێتە ناوی. مەساڵ کەریم مدەڕس شعرێکی هەیە ئەفەرمێ ڕامەگرە لە ماڵ نە سەگ نە سوورەت مەگەر سەگی پاس لە بۆ زەڕورەت. ڕامەگرە لە ماڵ نە سەگ نە سوورەت. دوو شت هەیە لە فەرمایشتێکە واریدە ئەگەر ماڵ سوورەتی تیا بوو ڕەسم ئەگەر ماڵ سەگی تیا بوو مەلائیکە ناچێتە ناوی. تەواو چ مەلائیکە ناچێتە مەلائیکە ڕەحمەت وەکو ئیمام نەووی باسی کردو ئەگەنا مەلائیکە زۆرە ئەنواعی مەلائیکە ئەڕۆن بۆ نووسین بۆ پارێزگاری ئینسان ئەوانە هەمووی ئەڕۆن بەس مەلائیکەتی ڕەحمەت کە ڕەحمەت دەباتەوە ماڵە ناچێت ئیلا مەگەر سەگێ بۆ پاس بێ بۆ زەڕورەت. ڕاغیبی ئەسفەهانی تەفسیری ئەم حەدیثە بە شێوازێکی ترەکە ئەفەرمێ فەرموویەتی مەلائیکە ناچێتە ناو ماڵێکەوە کە سەگی تیا بێ. ئەفەرمێ سەگ دەلیلە لە زمانی عەرەبیە بۆ حرس و حەسەد. هەر دڵێ پاک نەبێ پڕ بێ لە حرس و حەسەد کە ئەنەما سەگی تایە مەلائیکەتی ڕەحمەت نووری خوا ناچێتە ناوی. ئەوە تعبیرێکات یعنی هەر دڵێک لە ئینسانە ئەگەر بێت و حرس و طبعا لەناو ئاژەڵەکانە ئەگەر دیقەتتان دابێ سەلای ئێمەوە مەشهورە ئەڵێن سەگ زۆر بە وەفا و پشیلەش بێ وەفا. ماسە سەعیدی نوورسیەوەی بەیان کردووە کە پشیلە بێوەفا نییە و سپڵە نییە بەڵکو دەستی خوا ئەبینە جەلە جەلالوهو بۆیە زۆر منەتی بە ئینسانەکان نییە بیدەنێ یان نەیدەنێ هەر ئەوەندە میاوەیەکە سوپاسێکیانەکە ئەزانێ کەسێکی تر بۆ ئێنێرێ. سەگ تەنها دەستی ئینسانەکە ئەبینە کە ئەیداتێ بۆیە دیقەتتان داوە کلکی بە ئەدا حرسی هەیە یێ بەدەور تا هەوڵ ئەدا حتا ئەوکو پارچە ئەسخانێکی بەرەک. ئەم حرس و حەسەدەواتە ئەگەر دڵ پاک نەبووە حرس و حەسەدی تیا بوو نووری خوا ڕووی تێ ناکە کە نووری خوا بە تاەتی ئەو دوانە حرس و حەسادەت زۆر خەتەرە لە دڵی ئینسانی موسڵمان. ئەبێت دڵەکەی زۆر جوان پاک کردبێتەوە ئەوەی تیانەوە بێ. ئەفەرمی حتا لە عەرەبا وتویانە ئەگەر کەسێ زۆر زۆر حەریص بوو بێ وتویانە کورەوە لە سەگ حەریصترە یعنی چەند سەگیە بە دەوری ئینسان ئەوە زیاتریە. بۆیە ئینسان ئەبێ زۆر هوشیاری ئەم لایەنە بێ دڵەکەی جوان پاک کردبێتەوە اینجا بۆ خلافەتی خوا لەسەر زەوی ئەشێ بەخوا ئەگەر ناشە بۆ ئەوی خەلیفەی خوا بێ لەسەر زەویە کە بوو بە مەرج گیراوە عیبادەتی کامڵت بە مەرج گیراوە خەلیفایەتی خوا لەسەر زەویە ئەبێ دڵ و دەروون جوان جوان پاک کردبێتەوە. تەقوا لە دڵێکە نابێت تەنها دڵەکە ئەبێ پاک بێ. هەردوو تەهارەتی ظاهیر و باتین لەم ئاەتە باسەکە. ئەفەرمێ بە پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم وثيابك فطهر جلەکانت بەشی دەرەوەت پاک کەرەوە. هەندێک فەرمای یعنی بەدەنت لاشەت پاک کەرەوە. والرز فهجر پیسایی ناوەش واز لێ بێنە. والرز فهجر یان بتپەرستی بە کامیلی واز لێ بێ. طبعا عەرەب عادەتیان ئاوها بوو کە ئەڕۆشتن بە ڕێگایە عەباکان لە پشتیانەوە هاوێنەی ئەم جبەیە من پشتیانە ڕائەکشە کە ئەڕۆشتن بەڕێوە هەرچی خۆش و خاک و پیسی و ئەوانەوە هەمووی بە عەباکانەوە ئەنووسە. رب العالمین لەم ئاەتە ئەمری پێکرد وثيابك فطهر باشە جلەکەت کورت کەرەوە بۆی بەدواتە نەخشەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پاکی کەرەوە. ئەو بەشە ظاهیرێکە. بەشە باتینێکە والرز فهجر چۆن جلەکەت پاک ئەکەیتەوە پاک ڕائەگری ئاگاد لێبێ دڵ و دەروونیشت بە پاکی ڕابگرە. ئەفەرمێ ثيابەکە مەبەستی لە بەدەنە والرز فهجرش مەبەستی لە ناخیەتی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ناخت پاک کەرەوە جوان ڕاگرە. شعرێکی هێناوە فەرمێ ثياب بني عوف طهارة نقية جلی بنو عوف هەر هەمویان جلێکی زۆر پاک و نەقیە و ئەوجوههم عند المشاهد غیران. ئەفەرمێ دەموچاویشیان وەکو غوڕە وایە سپیە غوڕە بە ئەسپێک ئەوتێ بە ئەسپێک کە نێوچەوانی سپی بێ قەشان بێ. ئەفەرمێ چۆن ئەسپێکی ڕەش نێوچەوانی سپێ دەرئەکەوێ ئەم قەومەکەیان ئەوە نێوچەوانیان سپێ دەرەکەون. مەبەستەکەی لێرە ئەوەیە کە هەم جلەکانیان پاکە هەم ناخیان ئەوەندە پاکە دەموچاویان گەش ئەبێتەوە. يان أفرمي باسي أهل بيتك إنما يريد الله ليذهب عنكم الرجس أهل البيت ويطهركم تطهيرا. أي أهل بيتي بيغمبر صلى الله عليه وسلم رب العالمين أي رجس بيسيت بسرتانا ونمني وباكتان كاتو وتدرونتان باكاتو. ما يريد الله ليجعل عليكم من حرج كاتك أخوي يقول أمري بيكردون دزنوش بو شوازة بقرا وصل بوش ناوي توشي ناراحتي تانكا. طبعا الإنسان جاري وهي خوي توشي ناراحتي ئەکە ئیسلام توشی ناکە. ئەم ئاینە پیرۆزە عەزیمە
پێی نەوتووە وەرە 20 جار دەسەکە بشۆ، توتی 3 جار ئاخیرەکەی 3 جار ئەخیرەکەی. طبعا ئەم سێ ئەگەر کردە بە 4 گوناهبار بووی تەواو، ئیترەوە لە حەدی شەریعەت لایداوە ئەبێتە بیدعەت. لە دەرسێکە لە ڕەمەزانە لە کتێبی تەلبیز ئیبلیسی ئەوەی ئیبن جەوزی باسم کردو بە درێژی، ئایا خوای گەورە ئەیە بەمە تووشی حەرەجت کە ناڕەحەتت کە 3 جار بیش و 3 جار ئەو لەدەوە نا، لەمانە هەمووی ئەهدافێک لە پشتەوە هەیە. ئەویش چییە؟ وەلاکی یورید لیوطهرکم، ئێوە پاکتان کاتەوە، دەرەوەتان پاک ناوەتان پاک. هەدەفەکە ئەمەیە. 3 جار ئاوەکەی بەدەستە ئەشە گوناهی ئەم دەستە هەندێک جار بە هیچ ناڕوە، سبحان الله بە ئاوی دەستنوێش لەگەڵ لێرەوە ئەڕوە ئەوکە گوناهەکانیش ڕۆشت مەزمەزە عینەن ئاوە. ئەزانی چەند گوناهمان بەدەم کردووە کاتێککە ئینسان ئەو لە دەمی وەرئەدا گوناهەکە ئەڕوە نامێنێ. بۆیە کاتێک کە ڕەب العالەمین ئەم ئەحکامانی لەسەر ئێمە داناوە بۆ قورسی نییە لەسەر ئێمە، بەڵکو بۆ ئەوەیە پاک بینەوە، نەزیه بینەوە. اینجا پەیامەکەی خوا وەرگرین. ئەفەرمێ إن الله يحب التوابين ويحب المتطهرين. خوای گەورە تەوبەکارانی خۆش ئەوێ، ئەو کەسانشی خۆش ئەوێ کە متطهرن، خۆیان پاک ئەکەنەوە. ئیتر بەشی دەرەوەی خۆی پاکات یا بەشینەوە یا هەردووکیان، کەوا بۆ خوای گەورە کەسێکی خۆش ئەوێ کە تەهارەی نەفس و پاکێتی هەیە. حەواری وشەیەکمان هەیە لە زمانی عەرەبیە، حەوەرتوه یعنی بەیەضتوه. خۆی لە ئەسڵا ئەگەر هات و دیوارێک خۆڵێکی سپیمان هێنا لێمان داوەکو ئەو گەچە، ئەو پێوتە حەوەرتوه لە زمانی عەرەبی. یان ئەگەر هات و هاتین قاپێکمان هێنا بە گڵێک پاکمان کردەوە تا سپی بووە، هەر پێوتە حەوەرتوه. ئەسڵەن ئەو کەسانەی کە ئەو سنعەتەیان کردووە، دیوارێکیان ڕێخستۆ پاک کردوێتەوە قوڕی سپیان لێداوە، ئەمانە پیان وتیان ئەوانە حەوارین، وشەی حەواریانەوە بەکار هاتووە. ئەفەرمێ ئەم حەواریانەی دەوری عیسا عەلەیهی سەلام کە باس کراوە و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرموویەتی حەواری ئومەتەکەی من عەبدوڵڵای کوڕی زوبەیر. باشە هەموو پێغەمبەرێک حەواریەکی هەیە، کەسێک دائیمە لەگەڵیان نزیک. ئەفەرمێ ئەو عیسا عەلەیهی سەلام کۆمەڵی حەواری ئینسانی بە دەورەوە بوون. ئەفەرمێ ئەم حەواریانە کێن؟ ئەفەرمێ چۆن ئەمانە دیواریان سپی ئەکرد یا قاپیان سپی ئەکردەوە، ئەوەندە ئینسانی ساغ بوون کاتێکەوە ئینسان نزیکیان ئەوە بە بینینی ئەوان دڵ و دەرونی پاکە بوو سپی ئەو بۆی پێیان وتراوە حەواری. ئەفەرمێ هەندێک کە تەنها لە وشە کۆڵیونەتەوە ویان زانیوە حەواری ئەو کەسەیە کە دیوار چاکە، ویان زانیوە حەواریەکانی دەوری عیسا ئەوانە دیوار وشتیان چاک کردووە پاک کردووە سپی کردوێتەوە. ئەڵێن نا، قسەکە باسی دەروونە. ئەوەندە دین و علمیان بڵاو ئەکردەوە نەفسی ئینسانەکان لە بەردەمیانە پاک ئەبوو. حتا هەندێک ئەوانەی کە جلیان سپی کردوێتەوە هەر پیان وتون حەواری، کە هاتوون طبعا ئەو کاتە جل با بڵێن ڕستنی هەبوو، دوای وردە بیکەرە جل و جۆڵایی بکە و دوای هاتوون وردە پاشیان کردێتەوە جوان تا سپی بووەتەوە، پیان وتون حەواری. کەوا ئەو کەسە کە بەرامبەرەکانی پاک ئەکاتەوە پێ ئەوترێ حەواری. مەبەستی چییە لێرەکە ئەم فەرمایشتە جوانانە؟ ئەفەرمێ ڕاغب ئەیە پێمان بڵێ هەموو ئەم ئاەتە پیرۆزانەی کە لەم سیلکان سواء باسی حەواریە، إن الله يحب التوابين ويحب المتطهرين، ما يجعل الله ما يريد الله ليجعل عليكم من حرج. هەموو ئەمانە باسی چیە؟ باسی دەروون پاکردنەوەیە. کەوا بوو عەرزم کردن ئەم کتێبە کتێبی مرۆڤ ناسیە، ناکرێ ئەبەدەن مرۆڤ خۆی معڕەسکا بۆ ئەوەی کە بڵێ کامڵی عەبدایەتی ئەەکەم، عیمارەتی خوا ئەەکەم لەسەر زەویە، سەرزەوی بنیات ئەنێم، ئەبمە خەلیفەی خوا ئیللا ئەبێ دڵ و دەرونی پاک کرد بێتەوە، ئەبێ ناخی جوان کرد بێ. کەوا بوو ئەو کەسەی ئەم پەیامە شیرینە هەڵ ئەگرێ، کەسێکی ناخ پاکە، کەسێکی ناخ سپیە، هەتا ئەم ناخەی جوان جوان سپی نەکاتەوە، ناتوانێت دەرەقەتی ئەوە نایە ئەم پەیامە عەزیمە هەڵگرێت، ناتوانێت ناوەکانی خوا لە خۆیان ڕەنگ پێ بداتەوە، جەماڵی خوا لە خۆیان ڕەنگ پێ بداتەوە، بەڵکو ئەبێت تەواو خۆی پاک کرد بێتەوە، نەزیه کرد بێتەوە. اینجا وردە ئەتوانێت ئەم پەیامی خوا وەرگرێ و بەخشی کاتەوە بیداتەوە، وەکو چۆن حەواریەکان خۆیان پاک و گڵێکی سپی جوان ئەهاتن شتی تریشیان سپی ئەکردەوە، پاکە کردەوە، جوانە کرد. ئەم کتێبە کە لە خزمەتیان
ناوەکەی مەکاریمی شریعەت ئەمە ڕێگایەکە الذەریعە بمعنى الوسیلە دێ ڕێگایەکە بەرەو کوێمانە بە مەکاریمی شریعە لە عیبادەت زیاترمان فێرەکە لەوە ئەچێ کەسێک عیبادەتێکی سادە جێبەجێکە خۆی گەور لێشی قبوڵکە ئەم کتێبە ئێ بەرە قۆناغێکی ترمان بەرێ ئێ پێمان بڵێ کەماڵی عیبادەتە پێویستە نەک عیبادەت عیمارەتی خوات ئەوێ لەسەر زەویە نەک تەنها ژیان خلافەتی خوات ئەوێ لەسەر زەوی نەک گوزەران ئەمانەش هەر هەمویان بەچی ئەکرێ بە تەهارەتی نەفس ئەکرێ بە پاکردنەوەی نەفس ئەکرێ خوای گیان ئێمە ئەم شەو لە خزمەت کەلیماتێکی زۆر گەورەی پیاوێکی زۆر گەورەیە ژیانمان بەسەر برد دەیا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت یا ئیلاهی دڵ و دەروونمان ڕۆشن کەرەوە بەم کەلیماتانە یا رب العالمین دڵمان پاک کەرەوە یا ئەکرەم الئەکرەمین بمان گێڕە لەو عەبدانەی کە هەڵیان ئەبژێری بۆ هەستانەوەی عەدالەتی خۆت لەسەر زەویە یا رب العالمین بمان کەرە خەلیفەکانی خۆت لەسەر زەویە یا ئەکرەم الئەکرەمین تعمیری سەر زەویمان پێ بکە یا رب العالمین یا ئیلاهی ئێمە عەبدایەتی بۆ تۆ ئەکەین حەز ئەکەین عەبدایەتیەکانمان بەرەو کەماڵ بڕوە یا ئیلاهی بەرەو کەماڵمان بەرە یا رب العالمین یا ئیلاهی گوناهمان زۆرە و هانەمان هێناوەتە بەردەم دیوانی تۆ تو گەورەی خۆت لە هەموو گوناهەکانمان ببورە گوناهانێ بە ئاشکرا کردومانە عەفومان کە گوناهانێ بە پەنهان کردومانە عەفومان کە گوناهانێ نەمانزانی کردمان عەفومان کە گوناهانێ زانیمان و بێئەدەب بوون و زیادە ڕەویمان کرد یا ئیلاهی عەفومان کە گوناهانێ لەمە پێش کردومانە عەفومان کە گوناهانێ لەمە دوعایکەین و فریای تەوبە ناکەوین عەفومان کە یا ئیلاهی تۆ خۆت ئەزانی ئەمە حاجە و پێویستیمان زۆر زۆرە یا ئیلاهی پێویستەکانمان جێبەجێکە یا رب العالمین خۆی خۆمان داوەتە دەستی تۆ یا ئەکرەم الئەکرەمین دەرگاکانی خەیر بەسەرمانە بکەرەوە یا رب العالمین بۆ یەک چرکە سادمان دەرە دەستی خۆمان یا ئیلاهی سپاردە لای تۆ زایە نابێ و ئیمانی خۆمان سپاردەی تۆ کرد عەقیدەی خۆمان سپاردەی تۆ کرد یا ئیلاهی هاوار بۆ لای تۆ ئەهێنین صحەتی خۆمان لە شتاغی خۆمان سپاردەی تۆ کرد یا رب العالمین خوای گیان ئەم ئیماندارانە لە بەرخاتی تۆ هەمووان پێکەویستمان ئەم شەوە تاریکە بۆ تۆ ڕووناکەینەوە دەیا ئیلاهی دڵمان ڕووناکەرەوە هەرچی ئەمانەوە پێمان عەتاکە گرفتی هەمانە بۆمان چارەسەرکە بێحاڵین یا ئیلاهی هاوار بۆ لای تۆ ئەهێنین حاڵدارمان کە بێ ماڵین ماڵدارمان کە بێ مناڵین مناڵمان پێ عەتاکە بە مناڵین مناڵمان ساڵحکە کەم ڕزقین ڕزقی حەڵاڵمان زیادکە کۆمەڵی هیوا و ئاواتمان هەیە بۆ خزمەتی دینەکەت یا ئیلاهی بۆمان تەسهیلکە بۆمان ئاسانکە یا ئیلاهی ئەومان نەخۆشە شیفای بۆ بنێرە ئەومان دڵ نائارامە ئارامی کە ئەومان ماڵی نائارامە ماڵی ئارامکە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت لە موسیبەتەکان بمان پارێزە یا رب العالمین خوایە لە موسیبەتەکان بمان پارێزە خوایە لە موسیبەتەکان بمان پارێزە خوایە موسیبەت مەخەرە ناو دینمانەوە یا رب العالمین یا ئیلاهی داوات لێ ئەکەین بەرەکاتی ئاسمان و زەوی بەسەرمانە ببارێنە بەرەکەت بخەرە کاتمانەوە بەرەکەت بخەرە ماڵمانەوە بەرەکەت بخەرە ژیانمانەوە بەرەکەت بخەرە کردەوەکانمانەوە یا رب العالمین یا ئیلاهی هانامان بۆ لای تۆ هێناوە سڵاوی ئەم مەجلیسەی ئێمە بگەێنە پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم یەک ناومان لە خزمەتیا بێنە یا رب العالمین محەبەتی دڵی ئێمەی پێ بگەێنە یا ئەکرەم الئەکرەمین اشتیاقی دڵی ئێمەی پێ بگەێنە یا رب العالمین یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت سەرمان بەرزکە یا رب العالمین خۆیە لەم دنیا سەرمان بەرزکە لەو دنیا سەرمان بەرزکە لەگەڵ پیاوە گەورەکانە حەشرمان کە یا رب العالمین بە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم قبوڵمان کە یا ئیلاهی چۆن ئاوا لەم مەجلیسا کۆبووینەوە ئاوا لە بەهەشتا لە خزمەتی پێغەمبەرا صلی الله عليه وسلم کۆمان کەرەوە آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خوي قول لقناهي من شيء أجبوري وخوالي من خبطهم وفقبني يا ربي